پێنج ئارامترین و نائارامترین وڵاتانی جیهان. ئارامترین پێنج وڵاتی جیهان. یەکەم ئایسلاند کە لە ڕووی ژینگەی و کەشوهەواوە پاکترین وڵاتی جیهانە و لە ڕووی ئەمن و ئاسایشیشەوە ئارامترین وڵاتی جیهانە. دووەم نیوزیلاند. دووەم وڵاتە کێشەی سەربازی و جوگرافی لەگەڵ هیچ دەوڵەتێک نەبووە لە مێژووی ئەو وڵاتەدا. سێیەم نەمسا یاخود ئۆستریا بە کۆڵەکەی بڕیاری ئەوروپا ناو دەبرێت و تاکە وڵاتە کە تیایدا پۆلیس پشت بە چەک نابەستێت. چوارەم ئوسترالیایە کە سنووری وشکانی لەگەڵ هیچ وڵاتێک نییە و وەک کیشوەرێکی دابڕاوە لە جیهان و کێشەی سەربازی لەگەڵ هیچ وڵاتێک نییە. پێنجەم پورتوگال بەهۆی ئەوەی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لەگەڵ هیچ وڵاتێک تووشی ڕوبەڕووی سەربازی نەبووتەوە و زۆربەی خەڵکەکەی بەکاری کشتوکاڵی خەریکن. ڕێژەی تاوان لە وڵاتەدا 95% کەمی کردووە. نائارامترین پێنج وڵاتی جیهان. یەکەم یەمەن بەهۆی گرژی نێوان ئیسرائیل و گروپە چەکدارەکان ڕۆژانە دەیان کەس دەکوژرێن و لە سەرووی ڕیزبەندی نائارامترین وڵاتی جیهانە. دووەم سووریا پێش ڕووخان و دوای ڕووخانی ئەسەد دۆخی هاوڵاتیانی سووریا لە ڕووی ژینگەی و سەربازیەوە خراپترینە و ڕۆژانە هاوڵاتیان لەسەر بیرۆڕای ئاینی و نەتەوەیی دەکوژرێن. سێیەم لیبیا وەک وڵاتێکی بێخاوەن و لەژێر ڕەحمەتی گروپە میلیشیاکان گوزەر دەکات و 180 دراوەکەی لەلایەن ئەمریکاوە بلۆک کراوە. چوارەم سوودانی باشوور ئەو نیمچە وڵاتەی لە دەستی تاکە کەسێکدایە و خەڵکەکەی ڕۆژانە بەهۆی برسێتیەوە گیان لەدەست دەدەن. پێنجەم ئەفغانستان و عێراق هەردووچیان لە کێبڕکەی نائارامیدا هاوسەنگن و لە ڕووی ئەمنیەوە هەردوو وڵات لەژێر هەژمونی دەرەکیدا بڕیار دەدەن. قسەی کۆتایی ڤار دەیکات.